سڵاوی خوای گەورەتان لێبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەر پرسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان سارنووسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەروە ئایندەی دۆخی سیاسی هەرێمی کوردستان و هەڵوێستی لایەنەکانیش دەکەێت لە ناویشاندا هەڵوێستی یەکێتی نیشتیمانی سەبارەت بە هەڵبژاردن و هەڵبژاردن لەو کاتەدا دەکرێت یاخودنا یاخود ئەگەر دوا بخرێت بۆکەی دوا دەخرێت لێکەوتەکانی چین ئەگەر دوا بخرێت و هیچ هەوڵێکی شێ ئێستا هەوڵی ئەمریکا و یوێن و ئەوانە بۆی کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە کاتی خۆیدا ئەنجام درێت ئەم پرسان لەگەڵ بەڕێز حاجی مەسیفی سکرتێری ئەنجومەنی پشتیوانی یەکێتی نیشتیمانی کوردستان قسەی لەسەر دەکەین کە لە ستۆدیۆ میوانمانەکە حاجی بەخێر و سپاسیان بەدەبوون دەکەین. سپاس بۆ بەرنامەکە. سپاس دەکەین. سپاس بۆ پێیان. سپاس دەکەین. ئەگەر سەرتا لەوە دەست پێ بکەین دەی شەش دیاری کراوە بۆ هەڵبژاردن. بەڵێ. لەو کاتە هەڵبژاردنەکە دەکرێت؟ تا ئێستا بەپێ هەموو ئەو ڕێکارە یاسایی و حزبیانە و کۆمسیۆن کە بڕیاریان لێداوە بەڵێ لە دەی شەش ئەبێ هەڵبژاردن بکرێت. بە پێرەکاری کۆمیسیۆن؟ تەمەن دیارکردنی مۆعیدی هەڵبژاردنەکە سەرۆکی هەرێم دیاری کردووە بۆ کۆمسیۆنیان لە پاش گفتوگۆکردن لەگە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردننی عێراق پاش گفتوگۆشی زۆر و چەندین دیدەنی و کۆبوونەوە ئیتفاقیان کرد لەسەر ئەوەی دەی شەش بکەن بە ڕۆژی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لەگەر حزابەکانیش قسە کراوە هەموو لایەکیان متتافق بوون لەسەر دەی شەش کە هەڵبژاردن لە پەرلەمانی کوردستان بکرێتن لەبەر ئەوەی پەرلەمانی کوردستان ماوەیەکی زۆرە نەکراوە و هەرێمی کوردستان تووشی بۆشایەکی یاسایی گەورە بوویتەوە. ئەبێ پەرلەمان ئەبێت هەڵبژاردن بکرێتن بۆی ئەو دەستگا یاسایانە و بەڕێوەبردنانە دروست کرێنەوە چونکە تو ئەگەر دەستگاکی قانونیت نەبی دەستگاکی تەنفیزیت نەبی چۆن دەتوانیت داوای داخوازەکانی هەرێم بکەیت ئەبێ هەدبیتن ئەو یەکیان دوو چاکە و منەتی کەس نییە ئەوە حەقێک و ویستێکی سەرەتای میلەتەکەیە میلەت ئەیوێتن هەڵبژاردن بکرێتن مچینە میلەت لە ئێمەش بێزارە لە ئێوەش بێزار بیتن ئەوێ بێ بەشداری پرۆسی هەڵبژاردننی دیموکراسی بکاتن بۆی دەسەڵات بگۆڕیتن بۆی دەسەڵات چۆن دەگۆڕێتن بەدەستە بە هەڵبژاردن دەستکردنی دەسەڵات بە هەڵبژاردن دەکرێتن لە ڕێگای ئینتخاباتەوە ئەکرێتن کە توخۆ لە هەموو دنیادا وا بووە ئەوە دوێنێ پێرێکە بینیت لە تورکیا ئەک پارتی پاش ئەو هەموو غرۆریەتە و بینە و بەردووچی بەسەر هات میلەت هاتە سەر زادە و گوتی کاکە من تا ئێستا لەگەر بوومە لەبەر تووە خراپەت کە لەگەر نابم لایەنی تی بەرز بوونەوە دەم پارتی نسبەتش چاچینە چاپە نسبەتێکی باشی دەرجینە ئەمریکا هەروواوە بەریتانیا و هەموو دنیا وا بووە خۆ مەسەلە چەندین جار دیموکراتەکان و کۆمارەکان لە ئەمریکا هاتوونتە سەر حکم لە بەریتانیا کرێکارەکان و محافزکارەکان هاتوون دەستا دەستی دەسەڵات کراوە بۆ ئێمەمانانیش شتێکی زۆر قانون و زۆر شەرعی و عورفیشە کە ئێمە دەبی هەڵبژاردن بکەین بۆیە تا ئێستا ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆبوونەوەی ئەمڕۆی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بە تێکڕوا دەنگ بە ئۆدرا کە ئێمە لەگەر ئەوەی هەڵبژاردن لە کات ساتی خۆیدا بکرێ و بۆ ئەو مەبەستە یەکێتی نیشتیمانی کوردستان لیستی قەوارەکەی خۆی و لیستی هەموو کاندەکانی خۆی لە هەر چوار بازنەکە پێشکەش بە کۆمسیۆن کردووە. باش ئێستا چی ڕوویداوە کە یەکێتی نیشتیمانی بڵین ئامادەیە بۆ هەڵبژاردن چونکە پێشتر بەر لەوەی کە دادگای فیدراڵی بڵین بڕیار بدا پێشتر یەکێتی باسی لەو کردو کە لە ناوچەیە ڕێگە نادەن هەڵبژاردن بکرێ پێشەوەی کە پێشووتر چونکە قسەی پامێکی ئەوە فەرمی هەبوو گەشت بووە پاشێوێ باشە منعەکەین ڕێگە نادەین ئێمە گوتمان لەگەر هەڵبژاردنێکی شەفاف دروست و تەندروست داینە بەڵام هەڵبژاردنێک هەر بۆ حەزی ئەموو ئەو بێ ئێمە لەگەرنی ئەمجارە جیاوازی چییە بۆ ئێمە گوتمان ئەوە هەموو حزبەکان شایدن بە حزبەکەی بە ڕێزشدانەوە هەموو حزب لایەنەکان لەگەر برادرانی پارتی دیموکراتی کوردستان گوت با دابنیشین کێشەکانی خۆمان چارەسەر بکەین لەناو پەرلەمانە
بۆی هەم کۆمسیۆنەکەی خۆشمان تەفعیلکەینەوە هەم ئەو کێش و بێشانی لەسەر هەڵبژاردندا لەناو پەرلەمانە چارەسەر بکەین بڕۆ بپرسە لە هەموو حزبەکان چێ نهاتە ژێربار ئایا شتی بوو نهاتە ژێرباریان لە ئاینی تر بووە بۆی ئێمە ویستمان ئەو کێشەیە نەچێتە بەردەمی دادگای فیدرالی لەناو خۆمان لە پەرلەمانە هەموو حزبە کوردیەکان ئەوانەی بەشدارن لە حکوومەت ئەوانە لە دەروی حکوومەتیشن کاندامیان هەیە لە پەرلەمانە بین گفتوگۆ بکەین لەسەر ئەوەی کۆمەڵی کێشە لە هەڵبژاردنی هەرێمی کوردستاندا هەبوو لە کۆمسیۆنیشە یەک مەسەلا تەمسیلکردن نوێنەراتیکردن نوێنەراتیش ڕاستەقینە نەبوو مەسەلا خەڵکی دهۆک نوێنەراتی سلێمانی چەند سەماڵی دەکرد بۆ حزبێک بۆ ئێمە مەسەلا خەڵکی سلێمانی نوێنەراتی دهۆکی دەکرد گوتمان ئەوە یعنی بۆ شێوەی دیموکراسیە خەڵک کە نەتوانین نوێنەراتی خۆ بکاتن سیغەیەکی تر بدۆزینەوە بە هەر پارێزگا و نوێنەری خۆی هەبیتن چلم موزع دەگۆڕێ کاکی یا ڕبی تۆ حزبی کۆمەڵی دادگەری لە دۆک هەر 25 کورسی دەینە گرنگ مشکلەمان نییە گرنگ ئەوەی خەڵکی ناسەکە خۆی بنوێنەراتی ناسەکەی خۆی بکاتن تێبینیمان هەبوو لەسەر لیستی دەنگدا تێبینیمان هەبوو لەسەر کۆتاکان نەک ئێمە بەشی زۆری لایەنەکانش مەسەلەی کۆتا کەس وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕەوانشاد مامزەلال پشتگیری کۆتا نەبووە مامزەلال ئەوە لە کەرکووک بیرتان هەمووتان هەموو دەسەڵاتی لە یەکێتیستاندا و کێشێتی پارتیە و کاتی گەورەترین دەسەڵاتی کەرکووک بوون هات 133 بۆ هەمان تەوزیع کرد لە بڕی دەسەڵاتەوە بۆ لایەنەکانی تریش ئێمە دائیمەن پشتگیر و پشتیوانی باش بەسەر خۆتان داتان ناوە لەگەڵ پارتی و کورسی کۆتا بۆچی دوایی ئێستا داواتان کرد بۆ شێوە نەکرد ئێمە 11 کورسیەکە دابشکرا پێنجی بۆ تورکمان پێنجی بۆ مەسەڵ بڕۆ سکاڵەکەی مە ببیە ئەو سکاڵێکی بە ناوی شتی تەقدیمی مەحکەمەی اتحادیگرا ئێمە لە سکاڵەکەی نەمانگوتە کۆتا دەرکەن نەمانگوتە کەس دەرکەن ئێمە سکاڵەیەکمان تەقدیم کردیە فرانک ماددا کە لە سەردەمێکا دەرچووە لە پاشان هەموار کاتەوە بۆ شوێنێکە ئێمە هاتین دەرین وەرە مەحکەمەی دەستوری محکمەی اتحادی ئەوە ئایا دەستوریە یاننا لۆ ماشی ئەو محکمەی دەستوری لەسەر ئەوەی مەناوی کۆتا و مۆتان نەیناوە پاشی بەڵسکارکی حەچیم کۆتا لە هەرێمی کوردستان احترامن بۆ پێکهاتەکان احترامن زۆر بۆ هەیە پێکهاتەکان حەقێکی شەرعی خۆیانە کە مەمارەسەی سیاسی لە هەرێمی کوردستانە بکەن بەشدار بن لە هەموو جمگەکانی دەسەڵاتە بەڵام بۆ شێوەیە نا بۆ شێوەی نا خۆ مەسیحیەکان خۆیان گلیان لە نوێنەرێکی خوان هەبووە مەسەلا کاک ئانۆ جەوهەر مەسەلا ئێستا وەزیری گواستنیە کاکە خۆی بۆ سەرکردایەتی پارتی هەڵبژاردووە کاکە مەسئول ناوچەی عەنکاوە بووە ئیکەی ئەو نوێنەری برا مەسیحی و کڵدانیەکانە ئەوەی تر باش یعنی ئێمە ئەمانەوێت جێگە کاگایدن و کاگایدن ئەڵێ ژمارەی تورکمان ئەوەندەیە ئێمە دەتوانین ئێوە فەرمون وەرن لیست تەقدیمکردن خۆتان وەکو شەخسی کاندیدکەن بۆ لیستیان تەقدیم کردووە بەرەی تورکمانی وایە لە سلێمانی ژاوان لیستیان تەقدیم بەڵێ وەکو ئەشخاص شتە زانیومە تەقدیمیان کردووە بەسەر چاو من حەز دەکەم سبەینێکە بەرەی تورکمانی لە باتی ئەو پێرجێکە بۆی دانرا بۆ دەببات یەکێکە لە پێکاتە گرنگەکانی ئەو هەرێما کەس ناتوانێت حقوقیان فەرامۆش بکاتن بەس سەرسەرەوەی دەڵێن داواکاریی یەکێتی بەوە نەبوو کە کورسی پێکاتەکان بڵێن لە دەستێوەردانی حیزبی بەدەر بکرێن بۆ بوو کە خۆشی بەشدار بێ بوونم لە سلێمانی دادگای فیدراڵی وای دابنێ بەشێک بۆ سلێمانی دابنرێ ئەوانیش پشتیان هەبێ لەو 11 کورسیە ئەوە لەگەڵ محکمەی اتحادی وامان مناقەشە نەکردە ئێمە لەگەڵ کۆمسیۆنی باڵا باشە لەسەر کۆتاکان گوتمان کۆتاکان هەموو لە یەک شوێن نەبن لەبەر ئێمە تێگەشتی کۆتاکان لە یەک شوێنە چۆن دەرەچن تەوزیعکەم بەسەر هەموو هەرێمی کوردستانە لەگەڵ باز نەکەن کاتە بۆ یەکێتی دەبوو وایە کۆتا نام بەبەست بۆ یەکێتی نییە مچینە کابراایکی مەسیحی ئەلێرە خۆی هەڵبژار بە شوعی بە یان تورکمانێک لە کەفری و کەلارە خۆی لەگەڵ منطقەی کەفری خۆی هەڵبژاردەکردن نسبەتی تورکمانی تیا حزبێکی تر بە شەرت نییە ئەوی یەکێتی بە بەڵام ئێمە گوتمان ناکرێتن یعنی سوء استیفادە لە
کۆتاکان کراوە سوء استفادەی لێ کراوە یعنی لە هەندێک قراری مەسیری و لە هەندێک قراری هەرێمی کاری باشیان نەکردووە. باش ئێستا پارتی دموکراتی کوردستان دەڵێ بەشداری ناکەن لە هەڵبژاردنێک کە پێش وەختە دیزاینەکەی کرابێ کۆمەڵێک داواکاریشانێ بێ پارتی هەڵبژاردنەکە دەکرێ یاخود چاوەڕێی چی بکەین لە دۆخێرێ نازانم دیزاینەکەی لە شێوە کراوەکە پارتی ئەگەر معلوماتیشیە بە دەوڵەتێکی ئەقلیمی ئەزانن بە دەسەڵاتی عێراقی ئەزانن ئەتوان شەکوە لای ئەمریکیەکان و لای ئومەم متحیدە بکەن با بچن ببن بە مەراقب با بچن بە مەراقب لەسەر سێرڤەرەکان با بێن نوێنەرەکانی خۆیان بنین لەسەر سندوقەکان ببن مەراقب لۆی ئەو تایان بڕەوێتەوە لۆی ئەو شتیان بڕەوێتەوە کەس گرنگی ناکاتن حەز دەکەم سبەینێک کە پارتی دیموکراتی کوردستان 10,000 چاودێری ئەوروپی بین بەسەر سندوقەکان دابنێتن بچی لە کۆمیسیۆنی باڵاش چاودێریی چ بکات خۆنێنەری خوان لەوێ کاکە بەڵێ لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لەوێنە خەڵکی تریش داوای نوێنەری تریش بکەن چاودێری بکەن بۆی ئەو دیزاینە تێک بچیتن من پێم وایە تو ئەگەر بیر بێ ئەو انتخاباتی مەجارەتی محافظات یعنی بینیت شەفافیەتی چاچەند بوو من نارم 100% چکە هیچ شتێک 100% نییە بەڵام لەستەتەنەوە هەتا بەڕاستی هەڵبژاردنێکی نەزیە بوو باش بەس بێ پارتی هەڵبژاردنەکە دەکرێت ئەوەی پارتی مەسەلا هەر گریانی بۆ پێک هاتەکانە بەسەر چاو بۆ دەگری پشتی دەرێ دەبی بەشدار بن بەڵێ بەسەر چاو با بەشدار بن لە هەولێر 38 کورسیە لە دهۆک 25 کورسیە لە 34 عفو با 6 کەسی تورکمان لە هەولێر تەرشەکاتن لە لیستەکەی خۆی چێ گوتیە تەرشە ئەیامەکە ئێستا لە لیستی مە تورکمانی تایە لە لیستی مە مەسیحی تایە با تەوشیحی بکاتن و تۆزیعیشیان کو ئیشی لۆ بکاتن با دەنگێتن چێ گوتی نا با بیکاتن لە دهۆچ بە هەماشە مەسەلەی ئەو بۆکو بڵێم دڵدۆنجەی پارتی لەسەر ئەوە مەسەلە 400,000 دەنگ دە پەنجە ناخیندرێتەوە 400,000 هەمووی پی پارتی نییە کاکە ئەگە پەنجە نەخیر پێم وانە ئەو نسبەتە بەو عەدەدە گەورەیە بیتن بەڵام ئێمە کاتی خۆ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق لیستی ئەوێ ئەو لیستەی هەرێم کە لەوەیە کە بۆ مەجالیسی محافەزە دەکرا لەگەر لیستەکەی ئێرە فەرقێکی زۆری هەبوو بەداداچیم کرا نزیکەی 700,000 ناوڕەش کرایەوە لەیان تۆماری هەرێم و تۆماری بەڵێ تۆمارەکەی لە وەزارەتی پلانی بازرگانی هەرێم لەگەر ئەوەی عێراق حکوومەتی فیدرالە فەرقێکی زۆری هەبوو نسبەتە زۆرەکەش بەرهەولێر و دهۆک کەوت بوو ئەوەی تر کە دەری پەنجە ناخینێت تۆ ڕاستە من خۆم دەنگم ئەرێ لە ستێمانە چوم 2000 ئەوم کرد دەری نەخین و گوتەن دەست پاکۆ وابوو دوای چوو خینیەوە ئەوە نییە بەڵام قانونێک شێ لە کۆمیسیۆن بۆ لە 1 یەک وەردەگیرێتن تا 5 دەتوانن بەبێ پەنجەمۆر دەنگ بدەن بەڵێ یعنی ئەوەش هەیە بەو زەخمیە نییە بە ساوڕێ چی بکەین ئێستا پارتی پارتی لە هەولێر و دەکرێت پارتی هێزە ئەوش حزبێکی عریق و حزبێکی کۆنە و لە سیاست بە تایبەتی ئێمە پارتی لە بەڕێوەبردنی هەرێمی کوردستانە لە پاش هەڵبژاردنی پەرلەمانی یەکەمەوە تاکو ئێستا تەقریبەن 2 حەلی بووینە پێکوە بە چاکەوی بە خراپەبی هەرێمەکەمان بەڕێوەبردنی و پێکەوە بووین من ناڵێم پارتی فرامۆش بکرێت پارتی خۆی ئەو بڕیاری داوە کەسیش بە پارتی نەگوتێ بەشدار مەبە پارتی خۆی ئەو بڕیاری داوە جا نازانم بڕیارەکەی لە پێناو چی داوە پارتی خۆی ئەزانێ وەراکەوالیس چی هەیە من نازانم وەراکەوالیس هەیە بەڵام من ئەڵێم ئەو جۆرە سیاسەتکردنا بەو شێوە بەشدانەبوونا ئایندەی هەرێمی کوردستان بەرەو ئاقارێکی باش نابات چی لێ دەخوێن بۆنمە پارتی پێ دوای ڕێگری بکە لەوەی کە سندوقی دەنگدانەکەم لە ئەم پیاوانێ بکە بە پیاوچ قانونی لەڕ قانونەوە محکمە ئیتیحادی هەموو قرارەکانی باتە کەس ناتوانێت تعنی بلا کەواتە ئەو قراری کە دراوە ئێستا لە محکمە ئیتیحادی کە دەبێت کە هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە بکرێ باشە بە شێوەی چوار باز نەبێ باشە کۆمیسیۆن لەگەر کۆمیسیۆن چواربازنەکەی تەوزیع کردووە بۆ چوار پارێزگاکە ئەوە هەمووی لە محکمە ئیتیحادی بڕیاری لێ دراوە ئەو قارانە
پاشگەزبنەوەیان نیە. ینی پێ دوای ئەمڕۆ هەڵبژاردن بکرێ و ساڵێکی تر بکرێ هەر بێ ئەو قراراتنی محکومەی اتحادی نافذ المەفعولە ئەبێت جێبەجێ بکرێ چونکە نەتەعنی لێ دەدرێ نازانم ئەو محکمەی اتحادی دوێنێ پێری کە دروستکرا بوو نوێنەری ئێمەمانانیش تێدا بووی برادرانی پارتیش تێدا بوو محکمەکی باش بوو ناکرێت تو هەندە شت هەیە کە قراری محکمەی دەستوری دەدرێتن ئەگەر لە ساڵحم نەبوو محکمەکەی هەموو ڕەشکەمەوە بەڵام ئەو دیلاساتی کە محکمەی اتحادی دەیکاتن محکمەی اتحادیەک لە ئیشاکان ئەوەی هەموو ئەو قرار و قانونانەی کە دەرسن ئایا دەستوری یان دەستوری وەکو برێ حیمای دەستور دەکاتن یعنی هیچ لایەنێک بۆ عێراقیش وایە بۆ دەسەڵاتی تەنفیزی و محاکمی عێراقیش وایە سبەینێکە قانون دەرکاتن ئەگەر نادەستوری محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمان نەبوو لای نەدا لۆمارێ ئەوە مەسەلە هەر بۆ ئێمەمانە نییە ئەوە واجبەکەی ئەوەیە ئایا ئەو قانون کە دەرچووە دەستوری یان دەستوری نییە ئەو دێ دەستورەکەی لەبەر دەستە لەگەر کۆمەڵێک هەموو قازی بەچوونی بەڕێزێنی ساڵێکی تر هەڵبژاردنەکە بکرێت من نازانم ئێمە وەکو یەکێتی ئامادەین بەو ڕۆژی کە دانراوە بیکرێتن ئەگەر سبەینێکە بۆ مەسلحەتی ئەو میلەتە بۆ قازانج بەرژۆنی میلەتە بۆی ئایندەش خراپتر نێم دایمەن لە خراپ و خراپترین تو خراپەکە هەڵبژێری باشتر لە خراپترینەکە چکە خراپترینەکە ماڵ تێدا وێرانە بیتن خۆ ئێمە مەسئولین بەرامبەر ئەو میلەتە پارتی کاڵێ من مەسئولم لە دیموکراسیەت و لە قەواری هەرێ کاکێمەیەکی تریشتمان هەزار هەندی ئەو مەسئولین کەس بە قەدەریکی تریشتمان خوێنی بۆ ئەو قەوارەی نەڕۆشتووە کەس وەکوێکی نیشتمان سەر بۆ ئەو قەوارێ ماندوو هیلاک نەبووە ئێمە خۆمە مەسئول زین بەرامبەر بۆ ئەو قەوارێ و ئیشی لۆ دەکەین کە قەت ڕۆژێک لە ڕۆژان بیت لەوە نەکرێتەوە ئەو قەوارە ئەو دەستگای ڕسمانەی ئەو هەرێمە تێک بچێت پێت وایە بگەینەوە خۆناغی بڵێن پارتی بەشداری نەکا و ڕێگەنەدا سندوقی دەنگدانیش دابنرێت لە هەولێر و لە دوهۆک دەگەینەوە خۆی دەرێ لكل حادث حديث باشە بەڵام خۆی ئەوانەی بەرچاو و دیارن دامدا سبەینەکە مصير تا ئێستا هەموو لایەنەکان هەریەکێکی هەموو لایەنەکان لیستیان تەقدیم کردو جگە لە برادرانی پارتی کە تەقدیمی نەکردووە ئەوانتر هەموو تەقدیمیان کردیا بەڵام پێم وایە پارتیش لە ڕێگاکانی خۆی لە کەناڵەکانی UN و ئەمریکا و بەریتانیا خەریکی چییە؟ خەریکی دۆزینەوەی ڕێگایەکە آخر بۆی کە بەشداری بکە ئایا بەشداری دەکە ئایا تەعجیل دەکە نازانم ئەوە خەریکی شتێکە ئەوش لەگە ئەمریکەکان و لەگەر یونامی و لەگە بەریتانیەکان و لەگە بەشی زۆری قونسولەکان قسەیان کردووە بۆی دەرچەیەک بدۆزنەوە چۆن چارەسەر بکەن بەڵام تا ئێستا من لەگەر تۆ دانیشتومە هەموو حزبەکان لیستەکان و قەوارەکانیان تەزیل کراوە لیستیکانیان تەقدیم کردووە حوتی ماجیش قورعە دەکرێت بۆ ڕقەمەکانیان بۆ ڕقەمی لیستەکان بەپێی وتەبێژی کۆمسیۆن ئەوە دەکێتن ئەگەر سبەینێکە دەرچەیش تریش بوو بەڵام برێ ناکرین نییە هیچەتی قەت قبولی ئەوە ناکاتن لە هەرێمی کوردستان انتخاب نەکرێتن بەڵام بۆ مەسەلەی ئەگە پارتی ڕێگەنە لە سندوقدا بن زادینە سەر ئەوەی ئەوە بە برای خۆم برێم چونکە تو منە دیوەکەی کە دەیبینم ئەگەر دەی مانگ هات و کۆمسیۆن نەکرد سندوق مەسەلە سبەین لە دهۆک ئەکسەری مۆزەفی پرۆسەی بەڕێوەبردنی هەڵبژاردنەکان لە مەکتەبەکان حتمما کەوادری پارتین کادیرەکانی خۆی نەنێریتن حیمایە نەنێریت ناسایشەکان بۆ حیمایە مەکتەبەکە بۆی پشی و چێشتە دروست نەبیتن کۆمەڵی تری یعنی لە هەولێر و لە دهۆک ئەتوانم چکە دەسەڵاتی لێ بەدەستین ئەگە کات گەیشتە ئەگەری ئەو کاتی خۆ هەموو دێتە سەرخەت حکوومەتی اتحادی دێتە سەرخەت محکمەی اتحادی دێتە سەرخەت تا ئێستاش ئەمریکیەکان و یۆنامیش ئەڵێن هەڵبژاردن بکرێت بۆ چونیان چی یعنی ئەو پەیامێک کە بێەوە گەشتووە تا ئێستا لەلایەنەوە کاکێ قوبات دوێنێک وازانم لەگەر جێگیری کونسڵخانەی ئەمریکی لە هەولێر دانیش بوو باشە لەگەر هەڵبژاردنن کونسڵخانەی ئەمریکی کە لەگەر بەڕێز کاک مەسعود و کاک مەسعود دانیش بوو پێیان گوت هەڵبژاردن بکرێتن بەڵام برادرانی پارتی کاک مەسعود و کاکی گلەیەکانی خۆیان کرد بوو بەڵام ئەوان هەمیان لەگەر کردی هەڵبژاردن پلاسخارد پێش ئەو وەزعانە گوتی ئەگە هەڵبژاردن نەکەن و ئەو قوارە سیاسیە ئەو قوارە سیاسی هەرێم و ئەو دەسەڵاتە قانونی و تەنفیزیانە لە بۆشای سیاسیات بینێن و بۆ خۆتان خراپە ئایدەی چ خراپە
خۆ پلاسکات بەعەلەنی بەهەموو حزبەکانی گوت ئەوەی کە بەشدارن لە حکومەت دەبی تێبگەیت یعنی ناکرێتن تو سبەینێکە باشە لێکەوتەی چی دەبێت ئەگەر ئینتخاباتەکە نەکرێ بۆنەوە نەکرا لێکەوتەی چییە بۆ شێ گوناحبارەکە نەیکردیا باشە باڵێ پارتی دیموکراتی کوردستان باشە بەس لێکەوتەی چی دەبێت بۆ بەڵێ بۆ دەرێت مەسەلە سبەینێکە ئەوانەی کە ئێستا لە دەسەڵاتن باش پەرلەمانتە من هەڵۆشای تۆ نەماوە دەسەڵاتکەی ئەوەی ماوە سەرۆکیاری و سەرۆکی حکومەتمای کار بەڕێکردن بەڵێ ئەگەر ئەوان بوونە سەبەبی ئەوە سەر سەرۆکی حکومەت سەرۆکی هەرێم سەرۆکی هەموو هێزە سەکدارەکانە سەرۆکی حکومەتی مەسئولی خۆی ئەمنی داخلیە ئەگە هاوکار نەبوون بۆ بەڕێوەبردنی ئەو پرۆسەیە باش ئەوەی ئەو پرۆسەیە یان ئەوان گوتێت ئێمە وەکو پارتی نارین ئەو پرۆسەوە جێبەجێ بکرێتن ئەیتر محکەمەی ئیتحادی چینە قەرار بداتن برێت چۆن ئەبێ خۆ مەسەلە لە 2005 سونەکان بە تێکڵای بەشداری پرۆسی سیاسیان نەکرد بەڵێ بایکۆتیان کرد انتخابیش بەڕێوە چوو لە حکومەتش نەبوون لە پەرلەمانیش نەبوو بەڵام ئەو لەو ماوەی سەدە نەکشایەوە لە پرۆسی سیاسی لە مەجارێت محافز بەشداری نەکرد کە کوتێکی گەورەش بوو بەڵام دنیا خرا نەبوو بەڵام لێرە لە هەرێم پێکاتە واقعیشتر هەیە پیاو ڕاستگو بێتن واقعیشتر هەیە ناتوانین بڵین پارتی ناتوانانی کێشە بۆ هەڵبژاردن دروستەکە بەڵێ پێی دەکرێتن بەڵام دروستکردنی کێشەکە زەرەر بە هەموو لایەکمان ناگا بە قەوارەکە ناگا بە میلەتەکەمان ناگا کەواتە تو ئەگەر بزانی ئەو زەرەر تەنها لە پێنا ئەوەی کە تو دوو گلەیت هەنا بێ خراپترینەکە هەڵبژێری قۆ بەسەر میلەتەکە و قەوارەکە بکەیت ئێسمێنێکە خۆ میلەتەش استجابە دەبیت باش بەس سەبارەت بەوەی بازلۆکە ئێستا زانیاری نافەرمیە دەڵێن سەرۆکیێرێم دەستی بە هەوڵەکانی کردووە لەگەڵ لایەنەکانیش قسە بکە بەوەی کە هەڵبژاردنەکە دوا بکرێ یەکێتی نیشتیمانی هیچ پەیامێکی بە فەرمی و نافەرمی پێگەیشتووە لەبارەوەی کە هەڵبژاردنەکە بۆ نمونە دوا بکرێ زایە 4 مانگە یاخود بۆ ساڵی داهاتووە هەوڵێکەیە بۆ ئاراستەیە من تاکو بنێ ڕۆ مەکتەبی سیاسیش کە بڕیاری خۆیدا کە ئێمە لەگەر هەڵبژاردن لە کاتی ساتی خۆیدا دیارە لە هیچ پەیامێکی پێ نەگەیشتووە بەڵام زانیاری هەیە شتە هەبێت هەوڵ هەبێ بۆ منیش وەکو بیستومە لە کەناڵەکان و لە هەندێک سۆسیال میدیا لە ناوخوان بیستومە کە هەوڵدانێک هەیە کاکنی چیر ئەتوانم بڵێم پیاوەکی زیاتر کراوەترە لە واقع وەزەکان باشتر تێدەگا بۆیە ئەو هەنگاوە دەنێتن کە بەڕاستی بچینە وەکو منوتی بیر بکاتەوە قەوارای و ئەو میلەتە تووشی چەرمەسەری لەسەری چ خراپ نەبیتن تووشی ئایندەی خراپ نەبیتن بەس ئەگەر دوا بکەی و کاتە خۆ کۆمیسیۆنیش کێشەی هەیە وایە لە مانگی حەوت ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیاران وا دەکەیان بەسەر دەچێ ئایا قسەیەک لەگەڵ لایەنە عێراقیەکان کراوە بۆی لە پەرلەمان جارێک تەمەنی کۆمیسیۆن درێژکەنەوە یاخۆی کۆمیسیۆنێکی نوێ دابنرێ ئەوەی تا ئێستا کەس لەگەر تەجیل نەبووە ئەمریکیەکانیش ئاڵێن بکرێ ئەوەی ئیتاری تەنسیقی عێراقی هەپەیمانی دارەی دەوڵەت بەڵێ نائیداری دەوڵەت ئامانجی ئەوانش لە کۆبنەوەی خوان و کە کۆبنەوەیان کرد هاتنە دەرێ گوتیان پێویستە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بکرێتن بە تەنها پارتیش نارێ هەڵبژاردنێک دەری ئەو هەڵبژاردنە بەو شێوەیە نا یعنی بێگزات بایکۆتەکەم شتوانە ئەڵێ من هەڵبژاردنێک ناکەم 1 2 3 تێدا بیتن لای ئەو 1 2 3 لە مچین لای من بە نوعێک تەفسیر بکرێتن لای ئەو خۆی نوعیشتر تەفسیری کردووە بەس ئەگەر سیناریۆی هەر نزیکەوەیە دوا بخرێ ئەو سیناریۆ چاوەڕوان کراوە ئەوە ئەمینێتەوە لە مابینی تر ئێمە دەبێ ئەوش بزانین ئێمە هەرێمێکین سەر بە حکوومەتی ئیتحادیوەین کە پێی دەگوترێ عێراق هەندێک شتێ هەندێک جاریشە لە قالبی خۆمان دەرنەچین چکە لە قال خۆمەسەلا ئەوە ئەمریکا 50 ویلایەتی هەیە وانە بەڵام کەس دەرێ کالیفۆرنیا و یا میشیگن و یان ڤێرجینیا ئەڵێن ئەمریکا ئێمەش ئەو ڕۆکە بەپێی ئەو دەستورەی پێشم وایە ئەوەتی کورد خەبات دەکاتن ئەوەتی کورد خەبات دەکاتن باشترین دەستکەوت و دەسەڵاتی وەرگرت بیتن ئەو دەستورێکە لە نێوان ئێمە حکوومەتی فیدراڵی ئیتحادیە نووسراوەتەوە لە دەستور مافەکانمان چەسپاوە بەڵام ئەوێ
بین مراقبی باش دابنین لەسەر ئەو دەستورە بۆی ئەو دەستورە وەکو خۆی بۆمان جێبەجێبکردن غەدرمان لێ نەکرێتن غەدرمان لێ نەکردن بەڵام ئێمە کاک حەکیم هەندێک جار خۆمان غەدر لە خۆمانەکەین خۆمان لەگەرێک بەو شێوە تەباوڕێک نین بین لە ناو ماڵی خۆمان کێشەکانی خۆمان چارەسەر بکەین کاکە من دوو خوزی تاڵ قوت ئەدەمەوە قبول یەکەم بۆی بیر لە مەسلحەتی میلەتەکەم و دواڕۆژی میلەتەکەم بکەمەوە ناکرین برێم ئیلا دەبی ئیلا ئاوا بیتن ئیلا ئاوا بیتن کاکە خۆت جارێک دوو جار قەی ناکە بەڵام سێم جار منیش حەق خۆمە داوا خۆم بکەم باش بەس وەکو چاوەڕوان کراوە بێ هیچ ئەو ترسی پارتی پەیوەندی بۆیە کە لە هەڵبژاردننی داهات و زۆر نییە لە دەست بدا نەتوانێت سەرۆکی حکوومەت بە ئاسانی وەرگێ پەیوەندی بۆ هەیە هیچ ترسێک ئەوە لەوان پرساوان خوێنەوە نشت پێ مەسەل بۆ نمونێکت بۆ بینمەوە هەر یەک نمونە مەسەلە کاتی خۆ لە دهۆک مەسەلە سی خەڵکی ئەو ناوچێ دەبووە ناپەرلەمان بەدەنج دهۆک باش ئێستا ئەگەر پارتی دهۆک بە پڕی بینی 25 کورسیە ئەگەر کەستر هیچ نینی لەوێ وەنیان کەواتە لەوێ تووشی خەسا دووە مەسەلە 111 کورسی بۆ مایتۆ 100 باش مایتۆ 100 لە باشی ئەو لە 111 45 هینەیە باشە بەڵام لە 145 دەیتەوە چەند دێنێ پێ مەبەستی میعنی ئەوە حساباتە ئەو ئەوە حساباتە کاکی ئەوە زینچێ ئەردۆگان بوو خراپی خۆی کە دەرحەق بە کورد کوردیەتی دوێنێ لە خیتابەکە ئێوارەکە لەگەر ناو خەڵکی خۆیدا اعترافی کردیان نا گوتی میلەت ڕیسالەی بۆمەنات بەمەی گوت ئێوە خراپن خۆتان چاکن خۆتان ڕێکخەنەوە باش با میلەتیش کاکە با پێ دێم لە ئینتخابی یەکەم ساڵی 92 پێکەوە 50 بە 50 هینە خۆ لە ساڵی دووەم بووین ئینتخابی دووەم بووین 88 ئێمە پارتی پاشە بووین بە 58 وەنیا کاکە میلەتیش هەندە جار دەوێتن کاکە بەو ئێوەش ڕازینی باش سەبارەت بە ئێمەش با قبول مامیتن سەبارەت بە وەکو خۆتان داتانناوە یەکێتی چەند کورسی دێنی دیارە تەخمین هەیە دائما لەبەی ڕاپرسی دەکرێت لە برادران وڵایەتەوە سڕەلمیهینەیە پێش ناکەیت جارێک باشە بینە سەر بڕیارەکانی دادگا دەڵێن یەکێتی بۆ نمونە ئەوەی هەڵبژارنەکەی بەدەڵە لەبەرەوەی کە کورسی کۆتاکان نێشتووە هەرێم کراوەتە 4 بازن خوا یەکش پێرم یەکێتی ساحبی ئەوە نییە کورسی کۆتاکان نیشتیا بڕۆسکاڵکی کاک زیاد زەباری بینە دەرێ بخینەوە بە جوانی بە هیچ شێوەیەک ئەوەی تێدانە برێ محکەمی اتحادی کۆتاکانم بۆ بەسڵێن ئێستا پێشوازی لەوەی هەڵبژاردن دەکە بەس بۆ موچە بۆچی ڕاستە و خۆ لە پرسی فەرمانبەران ڕاستە و خۆماڵ لەگەڵ عێراق ناکە بە تایبەتی بۆ پرۆسی بە بانکیکردن ئەو گلەی هەیە لێ نیگەرانە و مامۆسای ناڕازی بەیاننامەیان دەرکردو لە سەرکێتی بۆچی ئەوەی هەڵبژاردنەکە ئاوە وەردەگرێ بەس ئەوەی موچەکە بەو شێ وەرناگرن کاکی حەچیم من زۆر شارەزانیم لە نیزامی بانقی بەڵام هەر بانقێک ئەگەر سیقەی نەبی سیقا باشە سیقەی تەواوی نەبیتن خەڵک ناتوانانی خۆی پێ ببۆستێتەوە مەسەلە بینراوە لە وڵاتی ئێمە مەسەلە چەندین بانقپاری خەڵکیان بردو ئیفلاسیان کرد ئیفلاسی خۆیان ڕاگەاند چێ بەدیل ئەو تاویزە داتەوە زیاتر ئیتمینان بە بانقی دەولی دەکرێت بانقی دەوڵەتی بانقی حکومی دەکرێتن کە لەبەر ئەوەی سبەینێکە تو ئەو بانقە ئەگەر تووشی خەسارش بی دەوڵەت تاویز دەکاتەوە دەوڵەت تاویزت دەکاتەوە ئەوە مەسەلە ئێستا من ئەوەی کە بانقە هەلیەکان کە عقد لەگەر ئەوە دەکەن بانقە هەلیەکان کە عقد لەگە بانقی مرکزی دەکەن شتێکی سیستەمێکی کە ئەڵێ دەبی تو ئەو بانقە هەلە دەبی ئۆندا سەرمایە دابنیت اینجا ئیجازەت پێدەم بەڵام کە تو هاتی کەوتی ئەو ئیشە مەسەلە تو مۆزەفی 1 ملیۆن کەس دەکا ئەوەی کە ئێستا دێتن چەندە 900 چەند میلیارە 950 میلیارد مانگانە تو داتنیا لێ مەسەل دامنێت 400 میلیارد لێدانێ لە بانقی حکومیەکە دەی 950 550 قازاند یعنی بۆیە خەڵک من نیم هەژماریم نیش بانقە هەژماریم نیش بانقە بەڵام هەژماریم لە باقی ئەهلیە بەرێ لە بانقی ئەهلیە محکەمە ئیتیحادی قراری سەریحی خۆی داوە ئەڵێ وەزارەتی دارایی باشە ئەبێ
موچەخۆرانی هەرێمی کوردستان وەکوی عێراق بدرێتن باشە لەگەر ئەوەش موچەکانیان لە ڕێگای باقی حکوومەتەوە بیت باقی ناوچینە ڕافیدەین و ڕەشید باش ئەوەیە بەو دوایە هینان و بردنە کە برادرانی حکوومەتی هەرێم لیژنەیشان تەشکیل کرد هەژماری من چون لەگە بەغدا و لەگە پەرلەمانتارانی خۆشمان دانیشتن لە مناقەشێکی زۆریان کرد چۆن ئەو سیقەیە بجێڕن و کە میلەت سیقەی پێ بیتن و بچن هەژماری بکەن خۆی ساشم وینەی کردووە هەندێک بچین بە زۆر پێکرای هەندێک بە خۆی کردوێتی چۆن ئەوە بکەین ئێستا وەزیری دارایی عێراق ڕیسالێکی بۆ محکەمە ئیتحادی نردووە کە جوابی بداتەوە ڕاستی ئێمە پارە ئەدەین پارەکە لە ڕێگای بانقی ڕەشید و ڕافیدەی بدەین یان بانقی ئەهلیەکانی کوردستان بدەین تو ئەتوانی شتێکی دژ بکە یعنی لە هیچ ئیشێک نمستەحیل هێنە مطلقەیە شتی تەوفیقی هەیە تەوفیقی ڕێکی بکەیت باشە سیاست شەروایە ئەوە نیە مستەحیلە من لەوا دەکەم چەند خولەکێکمانەوە بەس ئێستا چەند خولەکێکمانەوە فەرمانبەران لێرە گلیان لە یەکێتیە دەڵێن هەژماری منوادەم بانکێکی حکومیە بۆچی ئیجبار دەکا خەڵک لێرە بڕوە فەرمانبەران سەدەبی لێرە بیکەنەوە کەس ئیجبار نەکراوە بەش ئیلا تەقوی لە سەمری لامی بریاڵ دەبی لاپسی بکەیت دیوان نییە ئەڵێ هەژماری من حالیان لێرە هەژماری ئیلا هەژماری من هەیە هیچ تەوتین نییە تەوتین نەکرای توێشتان بەڵام سبەینە کە تو هەژماری نیشتە بیتن کە تەوتین هات هەژماری فرادی تەوتینەکەیەوە زۆر تەبیعیە ئێمە دەمەوەی بە پێی بڕیارەکەی دادگاوی بۆ ئێوە هەژماری من سەڵاتان بەڵێ دادگای اتحادی بڕیارەکەی سەری ڕاستەخۆماڵی و دادگای اتحادی تا ئێستا تەواو جوابی یەکجار نەدایەوە ساغیکەنەوە کە ساغیان کردەوە من دەست تەوتین دەکەم لە هەژماری من ناگرم واز هەژماری من دێن ناوکاتە باشە بە کورتی سوار بە پارێزگاری کەرکووکیش هیچ چاوڵێکی یەکلا بکرێتەوە کەرکوو خۆت دەزانی کەرکووک عێراقێکی گچکەیە باشە ئێمە سلمانمان کە لە کەرکووک ئەسەریەینە کەس ناتانی حاشە لەوە بکاتن کە یەکێتی لە هەمووان زیادی وە دەنجی هەموو کوردیشکۆ بکەیتەوە دەنجی کورد زیاترە باش ئەوانە شایدی ئەوە دەدەن کە کورد ئەکسەریە بەڵام بۆ معنانیە کە ئێمە کورد ئەکسەریەینا ئەبێ هەموو جنگە باشەکانی دەسران لە کەرکووک لە دەست ئێمە بیت باشە بەس کورتەر هەشت کورسی بەرەسێنەوە بە کۆتای مەسیحیەکانی شەوە کە پێویستی بەنوێی پارێزگار بەڵێ ئەزانم ئێستاش بەڵام لە ڕووی دەنگەوە باسم دەکرد ئەوە هەم سەرۆکوەزیرانی عێراق باشە سوودانی لەگەر برادرانی کەرکووک هەموو ئەحزابەکانی کە کورسیان هینەیە لە مەجلیسی مەحافزی کەرکووک خەریکن دووسێ کۆبوونەوەیان کردووە بگەن بە ئیتفاقێک بگەن بە ئیتفاقێک چووە وەکو کوردەواری خۆمان گوتی نشیش شتێ نەکەبە ئەوە هەیە باسی 2 ساڵ بە 2 ساڵ دەکەن 2 ساڵ بۆ ئێوە بێت هەموو تروحەکەیە هەموو هیچ شتێک مەمنوع نییە تو ڕێیەکت هەیە من ڕێیەکم هەیە ئەو ڕێیژێ ئیتر مەجموعی کوتلەنا هەر کوتلە مچینە ڕێی شەبێت من دەریم ئەکسەریەمە دەبی زیاتر من ئەوم هەبی تو مچینە یەک کورسی دەبیتن مچین بە هەندشتی بەسیط ڕازی بیتن ئیتر پێکاتن ئەوایە باشە بە سەردانی سەرۆکیەکێتی شێو بۆ رووسیا ئەوەی دەخوێنرێتەوە یەکێتی بۆچی بڵێن دڵن بازی ئەمریکای بە دوادا بێت لەبەرەوەی کە پەیوەندەکان لەگەڵ رووسیا سەرۆکی من ئەچێتە رووسیاش ئەچێتە ئەمریکاش ئەچێتە بەریتانیش ئەچێتە فەڕەنساش ئەچێتە ئێرانش ئەچێتە تورکیاش ئەچێتە عێراق پەیوەندی بەوە نییە کە ئەو حیزبە ئازادە لە ڕووی عیلاقەوە لەگەر هەر جێشێنێک بەڵام گرنگتە ئەو عێلاقەیە ئەو عێلاقەی کە ئەیکێت علاکە بۆ خەتەر و مەترسی نەبی بۆ سەر هەرێمەکەت و بۆ سەر وڵاتەکەت سوپاس دەکەن سوپاس دەکەین کاک حاجی مەسیفی سکرتێری ئەنجومەنی پشتیوانی یەکێتی نیشتیمانی سوپاس دەکەین زۆر سوپاس سوپاس بە بینەرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ